وەزیری دارایی هەرێم چارەسەری کێشەی موچەی ڕاگەیاند. موچەی ئەمساڵ دێت و موچەی مانگی 12 ساڵی پارفەوتە. دوای 4 ڕۆژمانەوەی شاندی هەرێم لە بەغدا هەردوولا لەسەر موچە گەیشتنە ڕێککەوتن. شاندی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند گرفتی موچە چارەسەر کراوە و ئەمساڵ موچە بەبێ دواکەوتن ڕەوانەی هەرێم دەکرێت. وەزیری دارایی هەرێم وتیشی بۆ ئەمساڵی 2025 موچە چارەسەر کراوە مانگانە لە کاتی خۆیدا و بێ دواکەوتن موچەی موچەخۆران ڕەوانەی هەرێم دەکرێت. ئاوات شێخجەناب وتیشی سبەی یان دوو سبەی خشتەی موچە بڵاو دەکرێتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار بەغدا و هەرێم لەسەرەوە ڕێککەوتون مانگانە 950 میلیارد دینار موچە ڕەوانەی هەرێم بکرێت و چاوەڕە دەکرێت تا سبەی نوێژ موچەی مانگی 1 بگاتە هەرێم کە ئەمڕۆ بڕیاری خەرجکردنی دراوە. بەپێی زانیاریەکان بەغدا دوای هەموو 25 مانگێک موچە ڕەوانە دەکات. سەبارەت بە دابەشکردنی موچەی مانگی یەکیش سەرچاوەیەکی وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند کە ڕۆژی چوارشەممە یا پێنجشەممە دابەشکردنی موچەی مانگی 1 دەست پێ دەکات و تا کۆتایی هەفتەی داهاتوو سەرجەم موچەخۆران موچەکانیان وەردەگرن. بەپێی زانیاریەکانی تیوار لەسەر موچەی مانگی 12 بەغدا وڵامێکی ئەوتۆی نەداوەتەوە. بەمەش موچەی مانگی 12 هەڵگیرەوە و چارەنووسی نادیارە. تەنها یەک گریمانە هەیە بۆ دابەشکردنی ئەویش دابینکردنی پارەیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە ویش ئەستەما ڕوو بدات.